تەقە مەکە لە سبەینەیەکی حەتمی کەدا دێت بترسە. ناڕەزایەتی دژە حکوومەتی لە شارە جۆراوجۆرەکانی خوزستان لەوانە ئابادان، ئەهواز و مەسجد سولەیمان هەروە بەردەوامە. ڕۆژی ڕابردوو گروپێک لە هۆزە عەرەبەکان بە بەدەستەوەگرتنی ئاڵای هۆزەکەیان لە شەقامەکانی ئابادان دەستیاندایە خۆپیشاندان و هاوپشتی خۆیان لەگەڵ خەڵکی ئەو شارە دەربڕی. شارەداری ئابادان بە مەبەستی گۆڕینی ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵکی ئەو شارە لە نزیک شوێنی ڕووداوەکەی مێترۆپۆل ڕێوڕەسمێکی ماتەمینی بەڕێوە برد. بەڵام خەڵکی ئابادان بە بەشداری لەو ڕێوڕەسمەدا و بەرزکردنەوەی دروشم لە دژی بەرپرسان و دامەزراوەکانی کۆماری ئیسلامی ڕێوڕەسمەکان کرد بە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتی. هێزە نیزامی و لیباس شەخسیەکان تەقیان لەو جەماوەرە ناڕازیە کرد. بە گوێرەی هەواڵەکان چەند کەسێک بریندار و ژمارەیەک لە لاوانی ناڕازیش دەست بەسەر کراون. بە درێژایی شەوی دووشەممە ناڕەزایەتی و شەڕ و ڕاوەدوونان زۆربەی شەقامەکانی ئابادانی گرتبووە و بەردەوام دەنگی تەقە دەبیسترا. چەند وێنەیەکیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بۆتەوە کە لاوێک بە فیشەک پێکراوە و کەوتووەتە سەرزەوی. لا یەکێکی تر لە ویدیویانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە لاوێکی خەڵکی ئەهواز بە دەنگێکی بەرز بە یەکێک لەو مەئمورانەی کە بەرەولای ئەو تەقە دەکات دەڵێت: تەقەم لێ مەکە، مافی خۆم دەوێ. دوا بە دوای ئەوە خەڵک هاوار دەکەن تەقە مەکە، تەقە مەکە، دوا ڕۆژێک هەیە، لە سبەینێ بترسە جەنابی یەگانی تایبەت. چەندین ساڵە کە کۆڵبەرانی کوردستان و سوختبەرانی سیستان و بەلوچستان بە فیشەکی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی دەکوژرێن و بریندار دەکرێن و ئێستاش ئینسان کوژەکانی ڕژیم لە شارە گەورە و بچووکەکان تەقە لە خۆپیشاندانی هێمنانە و ئاشتی خوازانەی جەماوەری خەڵکی ناڕازی دەکەن و داواکاری تەقەمەکە خەریکە ببێت بە دروشمێکی گشتگیری جەماوەری ڕاپەڕی و لە سەرتاسەری ئێران. هێزە چەکدار و سەرکوتگەرەکانی حکوومەتی ئیسلامی و بە تایبەت سپا و بەسیج بە درێژایی چواردەیە لە کوردستان بێ سەڵکردنەوە تەقەیان لە کۆڵبەران و خەڵکی بێدیفاع کردووە و بە هەزاران کەس لە زەحمەتکێشانی ناوچەکەیان داوەتە بەرگولە. لەو ماوەی چواردەیەدا تەنانەت بۆ یەک جاریش دادگایەکی ئاشکرا بۆ بکوژانی خەڵک و فەرماندە جنایەتکارەکان پێک نەهات و بە هەزاران پەروەندە و لەوانە پەروەندەی کوشتاری بە کۆمەڵی ئاواییەکانی قاڕنێ و قەڵاتان هەتا ئێستاش بە دوادا چوونیان بۆ نەکراوە. ئەگەر تەقەکردن لە کۆڵبەران و خەڵکی بێدیفاعی کوردستان و کوشتنی سوختبەرانی زەحمەتکێش و ئازار چەشتووی سیستان و بەلوچستان لا ڕاگەیەنەرەکانی ناوخۆ و دەرەوەدا وەک پێویست دەنگدانەوە و ڕەنگدانەوەی نەبوو، بەڵام ناتوانن تەقەکردن لە خەڵکی ناڕازی لە شارە گەورە و بچووکەکان لە چاوی خەڵک و ڕاگەیەنەرەکان بشارنەوە. تەقەمەکە دانی هوشتاریەکی ڕاستەوخۆیە بە هێزە چەکدارەکان کە لە بەرامبەر خەڵکدا نەوەستنەوە و داهاتووی خۆیان و بنەماڵەکانیان بەمانەوەی دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامیەوە گرێ نەدەن. خەڵک ئەوان لێ قبوڵ ناکات کە مەئمور بن و مەعزور لە پاش ڕووخانی ڕژیمی ئیسلامی بە تاوانی جەنایەت لە دژی خەڵکی ئێران دەدرێنە دادگا و نەنگێکی مێژوویی و درێژماوە بۆ خۆیان هەڵدەبژێرن. حکوومەتی ئیسلامی لە دەستپەیکی کۆتایی خۆیدایە. ڕەوتی ڕوو لە نەمان و هەرسهێنانی ڕژیم خێراییەکی زیاتری پێوە دیارە و تەقەمەکە داواکاریەکی ڕەوا و ئینسانی خەڵکە لە هێزە سەرکوتگەرەکان بۆ ئەوەی ڕیزی خۆیان لە فەرماندە و بەرپرسە جنایەتکارەکان جیا بکەنەوە و بە ڕیزەکانی جەماوەری خەڵک پەیوەست بن. تا ئەو جێگایی کە پەیوەندی هەیە بە ڕووداوی داڕمانی بینای مێترۆپۆلەوە، خەڵکی ئابادان چەند داواکاریەکی ڕەوایان هەیە کە پێویستە دەوڵەت بە خێرایی بۆیان جێبەجێ بکات. ئەم داواکاریانی خوارەوە لەم ڕۆژانەدا بوونەتە وێردی سەرزمانی خەڵکی ئابادان. دەست بە سەرکردنی سەرجەم سەبەبکارانی ئەو کارە ساتە هەر لە فەرماندارەوە بگرە هەتا شارەدار و مەهەندیس و پەیمانکار و خاوەنانی پرۆژەکە و
ئەوانش کە دوور و نزیک لەم ڕووداوەدا بەشدار بوون. قەرەبووکردنەوەی بنەماڵەی قوربانیان، ئازادکردنی سەرجەم دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی ئەم دوایانەی ئابادان، پێکهێنانی کۆمسیۆنێکی کارناسی و خەڵکی بە مەبەستی بەدواداچوون و لێکۆڵینەوە لەو بینا و باڵاخانانەی تر کە بە شێوەیەکی ناپسپۆڕانە لە سەرانسەری ئێران دروست کراون بە مەبەستی پێشگرتن لە ڕوودانی کارە ساتکەلێکی هاوشێوە.